لە دوونیەوە قاتمیش ناکە لە خەفەتی خەڵک وڵی تەبعاً ئەگە لەو کاتێک کە زەرەدەکەی کەوتە بازار و ئەو ماسیە کە بە زۆری کەتە بازار دادەبەزێنی بەعام هەمومان دەزانین کە بەڵام پاش 15-20 ڕۆژی کە ئەوەی بزانی ئەڵڵایە ناتوانانی پێشبینی بری ئەڵڵا دەزانین بەزام ئەگەر نەمینێ نرخەکەی قەنەعەتمان وایە بەرز بتەوە بەڵام چی پارسی کە عالەم زەرمەندێکی زۆر بوو من کە جیرانەکەم زەرمەند بوو کە خەڵکەکەی کە منی خۆم بەهار هەم بی من بەچێتی قەستەم بە ڕەب العالەمین چەندی خۆم ئەوە نەشم پێ ناخۆشەیەکی کە خەڵکە زەرمەند بوو لە دوونیەوە قاتمیش ناکە لە خەفەتی خەڵک بەرەو بازار پێ هەرسی بەس پارسی وەڵی باوکم باینەکەی منی دەکەی عالەم ئێستا نرخەکەی چەندە بە خودای نرخەکەی بگاتە چەند یعنی بەو خوایە دەوری 2 کیلۆ 2 کیلۆنی لە دەوری 4200 300 4.5 لەو دەور بۆ شوێ دەتا بەو شەوە ئێستا ئەگەر بەو 2-3 ڕۆژەوای دەنە پێشتر کەمتریش بە تا 300 شات لە بۆ عیلەتەکی زۆرە بوو پێشتر کەم کەس فریای کەوت بەخوای زۆر بەکەمی ئەمە دوو ئامانەکرد لە مانگی 11 و 12 شەو ڕۆژە خوای ماسیمان عیلەت نەکری کە توخوای گەورە ئەگە دای ئەگە بیدا ئەوە باش ئەگە نەدای پێش عیلەت نەکری کاتێک ئافاتەکات لە عیلەتەکەش پیستر بوو سەد خۆزگەم بە عیلەتەکە چانی عیلەتەکە بە نیوەچری دەمان فرۆشت ئەوە نیوەچریەکەشمان لۆ نەکرا خەڵکەکی زۆر زەرمەند بوو زۆریش بەڵام لەگەڵای خوای گەورە بن بە قوربانی پاش مانگێکی تر چەند هەفتەیەکی نرخی ماسی بەرز ئەوەی بزانی ئەڵڵایە بەڵام بە قەنەعەت لەوەیە بەرز بەگە عیلەت نەمینێ و ماسیش نما ماسی و دەمزەیە تا بن دوکان ئەوبەری بردیە ئێکاکە لە خوارە لە تەختە خۆت و زانی چ ماسیێکی بردیە بەڵام ئەوەی بزانی خوایە خوا دەزانی کاکە دەنی خوای گەورە لە جێ چکۆ دەینێری ئەوەی بزانی خوایە عەبد ناتوانیت بڕیارێکدا لەسەر نرخ بەڵام ئینشەڵا خوا گەورەی و خەرەوی دەکاتەوە بۆ خەڵک بەخێر بێن سەر چاو زۆر بەڕێزن عەزیێتان خوا لەگەڵ خەڵک